هونەرمەندی شەهید قایرکابانیش لە مانگی 2981 بێسەر و شوێن کراوە هەتا ئێستاش گۆڕۆنە و یەکێکە لەو شەهیدانەی گیانی خۆی کرد بە قوربانی خاک و نیشتیمان. زۆر نەو شەهیدانی کەواونن ئێمە دوودوو ئەم بۆنانە بۆیە لێگەین بەڕاستی ئەگەر چواری ژمانێ ڕێز دەخانەوادێ و ئەو کەساتیانە بنین هێشتا فریان ناکەوین. خەڵکی زۆر دڵشکاو هەیە کە لەبیر کراون ئێمەمانەوێت نەوەی نوێ بزانێ ئەمانە چێن ئەم شارە چێتیا بووە ئەم وڵاتە کەسانی گیان بەخش و کەسانی تێکۆشەریتیا بووە. دیارە شەهید ئازاد ئەبرامی هاوڕێی شەهیداران بووە لە نزیکەوەوە ڕەنگە ئێستا من نەتوانم وەکو هەواڵە تێکۆشەرەکان و هاوخەباتەکانی لەسەر ژیانی و باس بکەم. داوا لە هەواڵی تێکۆشە کاکمەنە بەختیارەکەم وەکو کەسێکی نزیک لە شەهید ئازاد ئەبرامی هەرچەنە بەڕاستی درەنگیش پێی وتراوە ڕەنگە بەڵام دیار هەر بیرەوەریان هەیە و ئەگەر بتوانێت بە وتارێکیش بێم یادەمان بۆ پیرۆست سپاس. ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ کاکجزا و بۆ ئەو مڕێکخراوە کە ئەم شوێنە قەشەنگەیان ڕازاندوتەوە بۆ یادی جوان جوانیش بەکارێنن. بەڕاستی ئەمڕۆ ئەم شەو دوو یادە یادی دوو کەسی دیار لە هونەرە قایرکابان لوتکەیە. بەڕاستی لە سیاست و ئەخلاقیشە شەهید ئازاد ئەبرامی ئێستاش هاوتای نییە. لەو ساوتا ئێستا هاوتای پەیان نەبووە لە ئەخلاق و لە سیاسەتە. من کاتم ئێرە هیوا پێشوازی لێکردم وتم من ئەم شوێنە ساڵی 1976 مختەفی بووم لێرە شانەیەکی کۆمەڵە هەبوواتم لێرە کۆ بمەوە لەگەڵیان شانەیەکی کۆمەڵە سش ناوەکانیم لەبیرە محەممەد کەریم ئێستا نوێنەریەکی تێ لە نەمسا کوڕێکی تر بە ناوی شەعبان جاف ئێستا لە بەلجیکایە لەگەڵ کوڕێکی تر عەبدولخاڵقی ناوبوو بە جەڵتەی دەماغ مرد. ئەم سیانە سیکیان خەڵکی خانەکەی من لێرە تەلەبە بوون ئەیان خوێند و ژوورێکیان لێرە کردبوو. من هەموو دوو هەفتە جارێک ئەوایە با بێم بۆ لایەن لێرە کۆبوونیان لەگەڵاکەم خۆشم مختەفی بوومەوە کاتە یەک جاریش من و شەهید ئازاد هاتن بۆ ئێرە هەر لێرە کۆبوونەوەمان کردو لەگەڵ ئەو شانەیە و خەڵکی تریش یەک جار بە یەکەوە هاتون بۆ ئێرە. شەوەکەتان خۆشە ینی بەخۆشی خۆتان و شەو نشینی خۆتان ئەم ڕێزلێنانەش ئەوەی تر شکۆ ئایا بە شەوەکانتان جوانی ئایا بە شەوەکانتان وەفا ئایا بەم جۆرە دانیشتانەتان. من ناتوانم باسی قایرکابان بکەم چکۆ بەڕاستی لە هونەرە زۆر بچووکترم لەوەی بتوانم باسی شەید قادر بکەمەوە هونە مامۆستا خالد سەرکرار و هونەرمەندان خۆیان لێرن ئەوانە مامۆستای هەمومانن بەڕاستی پێشەنگی هەمومانن ئەوان زۆر زۆر باشتر لە ئێمە ئەتوانن هەر چێژ لە گۆرانەکانی قایرکابانم لە مناڵیەوە تا ئێستا بینیوە. باسی کاک ئازادیش لە من نابڕێتەوە ئەگەر بمەوە باسی بکەم. بەڕاستی باوەڕناکەم کەسێکە بێت لە من باشتر باسی کاک ئازاد بکە. کاک ئازاد و کاک ئارام دوانەی لوتکەی ڕەوشتی شۆڕژگێرانن لە مێژووی نوێنەتەوەی کووردا. دوو کەسن لوتکەی ڕەوشتی شۆڕژگێرانن لە مێژووی هاوچەرخی نەتەوەی کووردا. دڵنیا بن ئاسان نییە جارێکی تر دوو کەسایەتی وا دروست بێت لە مێژووی ئێمە قەت ئاسانی. هەردووکیان لەو شەهیدانن کە بە تەمەنێکی کەم هەر یەکە بە پێی تەمەنی خۆی تەبعاً بەڵام ئەگەر بەراوردیان کە وەکو تەمەن و شەهید بوون ڕەنگە تەمەنیان کاک ئازاد شەهیدبوونی کەوتە دوای شەهید کاگارام 78 شەهید بوو ماوەلیدی 47 کاک ئازادیش ماوەلیدی 55 ساڵی 1980 شەهید بوو. ئەگەر هیر بکەی تقریباً هاوتەمەنن لە تەمەنی سیاسی و لە تەمەنی هینە بە فەرقی شەهید ساڵانی شەهید بوونیان. خەسڵەتەکەیان چییە؟ بە تایبەتی کاگاران ئەو خەسڵەتەی کە ئەمان جیاکاتەوە خەڵکی تر چییە؟ خەسڵەتەکە ئەوەیە کە ئەمانە لە تەمەنێکی کەمە بوون بە پیاوی زۆر گەورە لە تاریخە. لە تەمەنێکی کەما بوون بە پیاوی هەڵکەوتوو بوون بە پیاوی گەورە لە تاریخە. بەڕاستی بۆ لە تەمەنێکی کەمە لە خەباتێکی کەمە ئەمانە بوون بە پیاوی زۆر گەورە و بوون بە پیاوی هەڵکەوتوو بوون بە پیاوی یعنی کە
جوانترین شوێنیان لە مێژووە بۆ خۆیان دابین کرد بۆ لەبەر دوو سەبەب سەبەبی یەکەمی ئەوەیە ڕۆژگارەکە هەلومەرجەکە هەلومەرجێک ئەوانی هێنایە کۆڕی خەبات و ئێمەمانانیشیان لەگەڵ بووین کە تەڕای ئێمە کاڵم ئێمەمانانی لەگەڵ بووین هیچ مەبەستم ئەوە نییە من خۆم بخەمە هاوتای ئەوان دوای ئەوان تا ئێستش من ژیاوم 50 ساڵی ترش بژیم قەت ناتوانم ببم بە کاک ئارام و کاک ئاسەد قەت نابم هەمیشە لە ئەخلاقی ئەوان فێرە بووم و ناتوانم تیان پەڕێنم ئەگەر بتوانم باشیش فێر بم لە ئەخلاقیان ڕۆژگارەکە ڕۆژگارێکی یاری زۆر سەخت بوو زۆر ئەمڕۆ من لە کۆنفراسی دامەزراندی ئەنجومەنی گەنجانی کوردستان بەشداریم کرد کۆمەڵێک گەنجی ڕێکوپێک پەرۆش بە دیدێکی نوێ بۆ مووقعی گەنج و خزمەتی گەنج قسەیان نەکرد گوێم لە 3 کەسیان بۆ قسەیان کرد دیدەکەیان قبوڵم بیا قبوڵم نەبێ خەیاڵی ئەوان خەیاڵدانی ئەوان هەوو ئەرز و ئاسمانی فەرقە لەگەڵ خەیاڵدانی ئێمە لە دوای هەرسی 1970 ئێمە و ئەو سەردەمە لەکوێ گەنجی ئێستا و خەیاڵی ئێستا لەکوێ هیچ کۆمان ناکاتەوە بە یەکەوە حەزەکەم بزانن ئەم دوو خەیاڵدانی زۆر جیاوازە ڕاهەندەکانی بیرکردنەوە و ئامانجە بەدینی هاتوەکانیشمان دوو خەیاڵی زۆر جیاوازە گەنج ئێستا بۆ زۆر شتی تر بۆ ئارزوەکانی خۆی تموحاتی خۆی زانست و زانیاری یا ئازادیە ڕەهنەکانی خۆی تێئەکۆشێ ئێمەمانش ئەو کاتە گرنگترین ئامانج لای ئێمەەوە بوو مختەفی بووین کاک ئارام مختەفی بوو کاک ئازاد مختەفی بوو من مختەفی بووم کاک سەلار مختەفی بوو گرنگترین ئامانج بوو لە لامان کە تۆ بڵی حکوومەت نەمانگرێ هەتا دەست ئەەکەین بە شۆڕش هیچی تر ئەمە ئامانجی سەرکیە بوو تۆ بڵی نەگیرێن لە ماڵێکە کە بسمان نەکەن بنێنە سەرمان بمانگرن هەتا ئەوەی 4 مەفرەزە ئەبینە شاخ 40 پێشمەرگەیەک 50 پێشمەرگەیەک کۆکەینەوە بە سوال و سەدەقە چەکەکان ئەکڕین هەرچی چۆنێک بێ پەیوەندی بە مامجەلال و لە دەروی وڵاتەکەی مامجەلال و هەندێک لە بەرادەرانی دەستەی دامەزرێنەر هەمووی نا گوناحێکی گەورەیە هەموو دەستەی دامەزرێنەر پێمان وابێ زۆر دەوری مێژوویان هەبوو لە تاریخە هیچ وانە ئەوە تەزویری تاریخە بەڕاست تاریخ شتێکی ترە ئێمەمانان جارێ نەمان نووسیوە کە نووسیمان باشی ئەنووسین هەموو حەقیقەتەکان وەکو خۆی ئەڵێن ئەمە خەوی ئێمە بۆ ئەو کاتە ئەم خەوە بێگومان مەجموعەیە سەرکردەی ویست بزێو بن لە خۆبردوو بن شۆڕژگێر بن بە هەموو مانە جوانەکانی شۆڕژگێڕانە شۆڕژگێر بن شەید ئازادی جێک بوو لەوانە 1975 اختیفامان کردووە لە 1975 کاک ئەنوەر گیرا 1975 اختیفامان کردووە دوو ڕۆژ 3 ڕۆژ دوایەوە ماڵی کەبز کرا هەموو شتەکان گیران اختیفامان کردووە کاک ئازاد لە کەرکووگی کە منجار من بە مختەفێتی چوو بۆلای و تەکبیرمان کرد هاتی لە سلەیمانی هەولێرەوانە چی بکەین چی نەکەین لەو تەمەنەکەمە لەو ڕۆژگارە هەڵسانەوەی گەلەکەمان لەناو باریکی گلاوە ڕووخاوە هەرس پێهێنراوە هەڵسانەوەی ملەتێکی ڕووخاو کە مۆری شەرمەزاری ئائیدونیان ئەیە لە ناو چاوی ئەمە شتێکی ئاسان نییە ئامادە بووان تکایە غەڵەت هەیە ئێستا نییە هەڵدێر هەیە نییە گەندەڵ هەیە نییە یاخوا بە قوزەڵ قورتیان بێ هەموو گەندەڵەکان باشە بەڵام ئەمە چ علاقەی نییە بۆ مێژووی کە من باسی یەکەم ئەو مێژووە خۆی بۆ بە نەخشی بەرد لە مێژووە ئەو مێژوو ئەم شەیدا شەید ئازاد و هاوتاکانی تۆماریان کردووە ئێستا گەنج فێی بزانیان نەزانێ خەممان نییە تازە ئێمە ئیش واجبی خۆمان لە مێژووە جێبەجێ کرد کێ ڕخنە ئەگرێ کێ ڕخنە نەگرێ ئازاد بێ بۆ خۆی ئەوە خەممان نییە ئەم مێژووە بە دڵنیاییەوە هێشتا حەقی خۆی نەدراوە کورە خوشک و برایان گاڵتە نییە شۆڕش هەرسی هێناوە سەرکردایەتی کۆمەڵە گیراوە حکوومەت کولاوکون بە دواتە ئەگەڕێ پارە نییە چەک نییە تەلەفۆنات ناتوانی بکەی پەیوەندی بە مامجەلال و دەستەی دامەزرێنەر نییە کەم ماڵ هەیە بتوانێت داڵدەت بابا بە ئەلقاقە بزبان دەچوە بمان شارنەوە کەم ماڵ هەبوو بتوانێت بتشارێتەوە
ماڵە و ماڵ بکەی شارە و شار بکەی کوناوکون بگەڕێی سەد هەوڵ و تەقەڵابی بەڵکو نامەیە بگەینیتە مامدەلال جوابمان بۆ بێتەوە بەڵکو دوو چەک بکڕین بەڵکو 100 دینار سوال بکەین چۆن پەیوەندی بە زندان بکەین ئەمە هەموو بە مختەفێتی هەموو ئەمن و استخبارات و مخابراتی عێراق بە دواتە ئەگەڕا هەمووی بە دوامانە ئەگەڕا چەند کەسێک بووین هەموو بە دوامانە ئەگەڕا تەسلیم نەبین ورە بەر نەدەین وڵات بەجێ نێڵین هەرچی شانە پساوەکانی یەکێتیە کۆی کەینەوە هەرچی هاوڕێی دابڕاوی یەکێتی کۆمەڵەیە دایک کۆی کەینەوە ڕێخستنەکان دروست کەینەوە ئەنجا یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دامان مەزرانوە کێ ئەڵێ وانییە بە قسە بکە هەر کەسێک ئەڵێ حتا جەنابی مامدەلال ئینشەڵڵا ئەکەوێتەوە زمان بە قسە بکە بڵێ من توانیومە دوو شانە لە دروی وڵاتەوە دروستکەم ئێمە شانەکانی یەکێتی نیشتیمانی کورد یەکەمی شانە من دروستم کردووە لە مسلمانی یەکێتی نیشتیمانی کوردستانی یەک ئەندامینە بۆ یەکێتی کە لە دەروی وڵات دامەزراوە لە ناو وڵاتە هەر کەسێک ئەڵێ وانییە با بڵێ کێ ئەڵێ با بیڵێ تەحەدایەکەم تەحەدای گەورە و بچووکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بڵێ یەکەمی شانە من دروستم کردووە غەیر ئەز ئێمە کە دروستمان کردووە دووەممان دروست کردووە دەهەمان دروست کردووە بیستەممان دروست کردووە پەنجاهەممان دروست کردووە هەموو کۆمیتەکانی شارەکانمان دروست کردووە وردەوەردە پارەمان سوال کردووە مەفرەزەمان پێکەوە ناوە دەی وردەوەردە خۆمان ئامادە کردووە جەمالە ڕەشمان نردووە بۆ لای مامدەلال پەیوەندی کردووە وەڵامی هێناوەتەوە سەعاتی سفر زانیوە ئەم کاک ئازادەوەرانی من دوو جار نردووە بۆ ڕوتبە بۆی بگاتە دەرهەوەی وڵات و وڵامی دەروی وڵاتمان بۆ بێنە نەیتوانیوە بگا لە ڕوتبە سید تو ساڵی 1976 شهید ئازاد 21 ساڵی عمرە ئەندامی کۆمیتەی هەرێمەکانە دوو جار بینێری بۆ ڕوتبە بۆی بگاتە دیمەشق بگاتە قامشلو جواب بێنێتەوە بگاتە ئەوێ بزانین چی بکەین و چی نەکەین ئەم کاک ئازادە یەکێک بوو لەوانەی کە ئەبەدەن پشوینە ئازادی چی ئەو کاتە ئەبەدەن بە ماڵ بە دایک بە باوک بە خۆشی کەمیان نەناسم من تەبان پێمەوە بە ژیان لێرێ باش ئەزانێ شایەتی ئەو قسەمە شروێژنیەوە دوایەوە لە شۆڕش لە دوای 86 شووی پێکردو ئەوە یادگاریەکانی ئەو دوو ساڵە ئەزانێ ئەوەی کە پێش ئەوەیە پێشمەرگایەتیە بەدبەختیەکانی ئێمە ئێزانین کاک ئازاد یەکێک لە سەبەبەکانی بوو بە ئازادەوەرامی لە تاریخی ئێمە ڕۆژگارەکە بوو دووەم خۆ هەر ئەو نەبوو کاکە زۆر کەس هەبوو لەو ڕۆژگارەش بوو ئێستا لافی زۆر گەورەش لێدا بەڵام ئامادە نەبوو لە ماڵی خۆی بێتە دەرەوە ئامادە نەبوو گرێکت بۆ بکاتەوە ئەگەر بێت ئێستا ڕۆژێک بێ من سەربەست بم باسی کۆی ئەو مەسئولانەتان بۆ بکەم چه ئەسکەری چی سیاسی ئەو کاتە کێ بە باش جوابی داڕێتەوە کێ بە توو ڕەبوون جوابی داوێنێتەوە ئامادە نەبوو پێنج نەریشمان باتێ ئەو کاتە ئێستا گەورەشە ئەگەر ڕۆژێک بێت ئەمە باسکۆ ڕەگە سەرتان سوڕ بمێنێ کاک ئازاد ئەو کاتە بە نەبوونی بە هەموو ئیمکانێتی خۆی لەگەڵ ئەم شۆڕشە بووە بە ماڵی بە کەسوکاری هیچ ئیمکانێتی بۆ خستبۆ کار بۆ ئەوی کە بتوانێت لە کەرکووکوی لێرە دەست پێ بکەین بەم خەسڵەتەوە بەم لە خۆ بردوویەوە بەم عەقلیەتە شۆڕش گێڕێتەوە کاک ئازاد خۆی ئامادە کرد و یەکەمین مەفرەزەیشی لە پارێزگای کەرکووک ئەو دروستی کردووە لە چەمی ڕێزان یەکەمین مەفرەزە بە سێ چەکەوە بە سێ چەک دوو چەکدار بێچەکێک خۆی و شەید بێستوری بێچەکێکی لەگەڵ بووە تۆ تەسەوەر بکەن تەحەدای فاشێتی بەعز بکەی بە سێ چەکەوە لەکوێش لە پارێزگای کەرکووک لە پارێزگای کەرکووک تەحەدای بەعز بکەی بە سێ چەکەوەی بێچەکێکت لەگەڵ بێ مەفرەزەکەی کاک ئازاد کە هات بۆ بادینان ئەو کاتە بوو بە پێشمەرگە مامدەلال 1970 گەڕایەوە بۆ کوردستان یەکەمین کەسیش لە ناو یەکێتی کە پێشوازی لێ کرد من بووم دوای دوو مانگ کاک ئازاد گەیشتە منتەقەی ئەو کاتە لە شوێنێک بووین بەنێو دۆڵی گۆستێ دۆڵی گۆستێ دوو بەشی کوردستان لە یەک جیا کاتەوە شەمزینانی باکوور لەگەڵ بەرادۆستی لای ئێمە جیاکاتەوە دۆڵێکی سەختە ئێستا پەکەکە لەوێیە و جموژۆڵی شۆڕژگەرانە لەوەیە شاخێکیش لەوێ بەوێ داڵەمپۆ ئەم شاخە سێ بەشی کوردستان بە یەکەوە بەسێتەوە لەوێ لە بناری ئەو داڵەمپۆیە مامدەلال هات لەوێ 27 گەیشتە ئەوێ کوردی
تێکۆشەرانی تورکیا هێنایان بۆ ئەوێ کاک ئازاد دوای 2 مانگ هات بۆ ئەوێ کە هات بۆ ئەوێ کاک ئازاد یەکسەر یەکێک بوو لەوانەی بوو بە هاوڕێی گیانی بەگیانی جەنەبی مام جەلال ئێستاش جەنەبی مام جەلال ناوی شەید ئازاد بێنە ئەگری ئێستاش ئەگری بووی هەر بڵێ شەید ئازاد وەرانی فرمێسک لە چاوی دێتە خوارەوە بووی بەڵێ بەداخەوە ئێستاش لە پارێزگای کەرکووک ئازاد هەورامێکی ترمان بۆ هەڵ نەکەوتەوە قارەمان لە کەرکووک زۆرە تێکۆشەر لە کەرکووک زۆرە مەسئول لە کەرکووک زۆرە ئازاد هەورامی ئەڵێم من باسی ئازاد دەکەم ئازاد ئاسان نییە ئازاد و ئازاد ئاساکان لە مێژووە دروست ببێتەوە ئەمما هێتی کاک ئازادی کرد بە کاک ئازاد و تا مردیش ئەوەش گرنگە سەرکردە بی فەرماندە بی ئازاد هەورامی بی هەموو مەکتەبی سیاسی هەر چێک بکەی بە ماملەلاریشەوە لێت قبولکەن تەحەدا ئەکەم هەتا شەهید بووە یەک کەس لە سەرانسەری کوردستان بێنن ئەم شەهیدەی ئێمە نیگەرانی کردی بێ نەخێر عاجزی کردی بێ نەخێر قسەیەکی ساردوگرمی پێوتی بێت ئەمە لە کێکەوە بێتەوە بە ئاسانی ئەم خەسڵتانە ئەخە چۆنکەوە بێتەوە بە ئاسانی لە کەسێکە کە ئەو هەموو ساڵە پێشمەرگەبی مختەفی بی بادینانی دیبێ هەورامانی دیبێ هەموو منتەقەکانی دیبێ کوردستانی ئێرانی دیبێ هەموو ڕووداوەکانی دیبێ شەڕی ناوخۆ دیبێ کارەساتی هەکاری دیبێ یەکەم من مەترسدە بوو بەهێزی گەورە لەناو ئەم هەموو ڕووداوە هەڵچۆ داچۆ ئەم پیاوە مناڵێکی ئەم کوردەواری ئێمەی لە خۆی عاجز نەکرد بێت بەڵکو هیچ شوێنێک هیچ دێک هیچ مەفرەزەیەک لە هیچ کۆبوونەیەک تەنە لەگەڵ حیزبەکانیشە ئێستاش یەک کەس نابینی یەک قسەی زبری ئازاد هەورامیان لە بیرمان بێت ڕۆژێک لە ڕۆژان ئەم پیاوە قسەیەکی ناخۆشی کرد بێت دەی من ئەڵێم یعنی بەڕاستی نەتەوەی کورد کەسێکی لە دەستچووە کە کاک ئازاد هەورامیە زۆر زەحمەتە دروست بێتەوە بەداخەوە بەشی زۆر هەیە ئێستا لە حزبەکان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشی زۆر هەیە نەک ناتوانن ئازاد هەورامی بن بەڵکو ناتوانن تۆزی پێی ئازاد هەورامیش بکەن لە ئەخلاقی سیاسیەوە لە خۆڕاگریە و لە خزمەتکردنە ئێوە کارێکی باشتان کردووە بەڕاستی زۆر کارێکی باشتان کردووە لە ئەم جۆرە شەونشینانە بۆ ڕێزلێنان لەم جۆرە کەسایەتیانە ئەگرن کارێکی دانیشتان کردووە لە پاڵ ئەو فێنکاییەی مێژووی هونەری قادر کابان و ئەو بنەماڵە بەخششا و بەهرەمەندە پێکەوە بەستوتانە یعنی ئازاد هەورامی پڕ لە هونەر پڕ بوو لە ڕەخنەی هونەری من ئێستاش ڕێیەکانی ئەوم لە بیرە لەسەر هونەرمەندانی کورد و عەرەب ئێستاش لە یەک ڕێئی بەرامبەر بەم هونەرمەندانە بە هەڵە نەچوو بوو زۆر بە جوانی هونەری کوردی هەڵەسەنگان زۆر بە جوانی هونەری عەرەبی هەڵسەنگان زۆر بە جوانیش هونەری فارسیشی هەڵاگرسەنگان عاشقی مەرزێ بوو مەرزیەی با بڵێن ئەوەی کە پێیان ئەوڵێت کەلسومی ئێران نەک مەرزی ئێستا مەرزی ئەو کاتە لە ئێرانە مەرزیە یعنی هەڵکەوتوو بۆ جێگەی پڕ نەبووەوە لە ئێرانە جارێکی تر دائیمەن سێ چوار شریکی مەرزی لە گیرفانە بوو دائیمەن لێدا لە هونەری فارسی باش شارەدا بوو شعرەکانی محمود دەروێشی ئەتوانم بڵێم نیوەی لەبەر بوو جارجاری شعری عشقیشی ئەوە دی نزار قەبانی هەرچەند ئەو زۆر دوور بوو لە ئەو شتە زاتیە لە شاخ و ئەوانە بەڵام خەیاڵی ڕۆمانسی کاک ئازاد خەیاڵی عاشقێک بوو بێحەد عاشق بوو بە نیشتیمان بە هونەر بەوانە باوەڕ ناکەم کەسێکە بێ بەقەت کاک ئازاد هەورامی بایەخی مناڵی زانی بێ مناڵ پەرستێک بوو بۆ خۆی یعنی کە مناڵی ئەبینی لە مناڵەکە مناڵترە بوو بۆ مناڵەکە ئەوەنە مناڵی خۆشەویست ئەوەنە جوان بوو لە بەردەم مناڵە ئەوەنە بە جوانی وەسفی مناڵیە کرد ئینسان حەیرانێ بوو بەڕاستی من هەموو قسەکانیم لە بیرە ینی ڕۆژە لە ڕۆژان بۆم بکرێ و ئیشەڵا بۆم ئەکرێ کتێبێکی لەسەر نووسم هەموو ئەم شتانەی ئیزانم لەسەر کاک ئازاد هەورامی کتێبی نووسم ڕەنگە کتێبێکی 300-400 لاپەڕی بتوانم لەسەر کاک ئازاد هەورامی بنووسم و بەڵێنە دەم مادام ئێوە هونەرمەندن و فلکلۆرخواز و ئەوانن ئێوە ئەم شەوە منتان هێنایە ئێرە و تۆزە قسەشتان پێکردم ئەم شەوە ئەبێ بەرهەمەکەی وابێ کە من ئەو بەڵێنم بەرمەسەر یەک کتێبی تایبەتی لەسەر ئازاد هەورامی بنووسم زۆر سپاسی هەمووتانەکەم سپاسی ئەو خوشک و برایانەکەم ومێدەوارم ئەم شەوانە بەردەوام بێ و ڕێزلێنان بەردەوام بێ زۆر سپاس سپاس بۆ